لە ناوچەی زەرگەی سنووری خورمات و هێزەکانی پێشمەرگە پەلامارێکی داعش بۆ سەرسەنگەرەکانیان تێک دەشکێنن. لەم پەلاماردانی داعشە شکستیانیانە برینداریانیاوە هەموو ئەو بەزیوانەی کە لە مووسڵ و لەو شوێنانەی کە بەزیون و ڕایان کردووە هەمویان هاتوون لەم ناوەی کۆبوونەوە زۆر بەشیان ئەوانن کە خەڵکی ئەمە تیقانن تاوی شارەزای منتیقەکە هەن بەڵام ئێمەش بە حکومی کە دەمێکە لێرەین و ئەوانە شارەزای فرتوفێڵەکانیان بووین و زانیاری تەوامان لەسەر معلوماتی تەوامان لەسەریان هەیە چ دەکەن و چ ناکەن. ئیم شەوی سعالی 11 بەدووە پەلاماری مەقڕی سریەکیان داین سری چواری فەوجی یەک پێشمەرگە قارمانەکان لیان هاتنە دەست و گوزی گوشک بڕیان لێدان و فەرماندە مەیدانەکانی پێشمەرگە لە میحوەری خورمات و ئەشکرای دەکەن داعش پەنا بۆ پارتیزانی دەبات لە پای ئەو شکستەی کە پێی گەیشتووە لەم هێرشەی شەوی چوارشەمەشدا گورجی کوشندەیان بە چەکدارانی داعش گەیاندووە. نێژی استراتیجیە لەبەرەوە چەند شارێک و چەند پارێزگایەک بە یەکەوە بەسێوەکو تکریت کەرکووک ئەم ناوچانە هەمووی بە یەکەوە بەسێت زیاترەوانیش بە لە قاژیان محاولەی ئێرێ بەڵام هەموو جارەیەن و بۆ وەزعەکەی بینن ئەگەڕێنەوە. هۆکاری بە بۆچوودی خۆمەم سێ هۆکاریە بین مێچیانەوەی لە مووسر زەختیان لێکراوە و نەوجودیان بەروە نەمانە چی بەر بە کۆتایی دێ ئەوە هاتینە مووسیان بەجێشە ئەوەی دووەمیان شێوەی پارتیزانی ئێستا سیاست و شەڕی خۆیان گۆڕیوە شێوەی پارتیزانی لەمووی خەڵکی کوردستانەکەین و دڵنیای خەڵکی دووسەکەین هەتا هێزی پێشمەرگە لە عێراقێ تا خوێنی خۆی بڕێژێت ئێمە بە سەرکەوتوی یەک بسی خاکی کوردستان مەگەر بەسەر لاشەکانمان نابڕۆن بە هیچ شێوەیەک ئێمە لەوە سڵ ناکەین کە داعش هجووممان بۆ کات دائیمەن هەر پلانێکیان هەبووە هەر هجوومێکیشیان کردووە پلانەکانمان تێکشکانون. بە پێی زانیارەکانی کورتسات نیوز لە پەلامارێکی داعش بۆ سەرسەنگەرەکانی پێشمەرگە جگەلەوەی هەشتێکداری داعش کوژراون فرۆکەکانی هاوپەیمانانیش بە چڕی چەند بارەگا و ئۆتۆمبیلێکی داعشیان لە گوندەکانی زەرگە و ئەلبوو زەرگە بردومان کردووە. کاروان حەبیب کورتسات نیوز ناوچەی زەرگە.